ئێستا عێراق لە هەستیارترین دۆخی سیاسیدا دەژی. ئەمە بێجگە لە قەیرانی ئابووری و ناڕەزایەکانی خەڵک بە گشتی دژی گەندەڵی و نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان و نەعەدالەتی و حکومڕانی و دەسەڵاتی میلیشیا مەزهەبیەکان. بەڵام هێشتا مەرجەعی شیعە کاریگەری گەورەی هەیە لە وڵاتەدا. عەباس کاظم نووسەری کتێبی حەوزەی شیعە لە ژێرگەمارۆدا وا دەڵێت. ئێستا مەرجە لە عێراق بۆتە شانشینی ئەمامەکان. خەڵک ئەمەی ناوێ لەبەرەوە تایبەتمەندی نییە و ئەمە یاری نییە. بەڵام ئێستا شتگەلێکی زۆر هەن کە خەڵکانێک میلیشیان هەیە لەمە خراپتر ئەوانەی ئەمان دەوێت شایستەی ئەمەنین. ئێران هەوڵی ئەمە دەدات کەسانێک لە ناو عێراقدا هەوڵ دەدەن و وڵاتانی دیکەش لەو بارەوە هەوڵ دەدەن. ئەومان بیر نەچێت مەرجەعیەتی شیعە لە عێراقدا لە سەردەمی سەدام حسێنیشدا ئاستەنگێکی گەورە بۆ لە بەردەم بەحس و ڕژێمەکەیدا. عەباس کاظم لە کتێبەکەیدا بازە قۆناغەی مەرجەعی باڵای شیعە دەکات. یەکێک لە شەڕەهەرا خراپەکانی سەدەی 20 لە ئارادا بوو بێنە بەرچاوی خۆت میلیۆنێک کەس تەقە لە یەکتر دەکەن، سەدان هەزار کەس لەو 8 ساڵەدا بوون بە قوربانی. هەردوو وڵاتەکە لە ڕووی دارایی و لەشکریەوە دارما بوون. کەچی سەدام و دەستەی باڵای سەرۆکایەتیەکەی دانیشتون و باسییان لەوە دەکرد کەچی بکەن بەرامبەر خۆیی. لەبەرەوەی خۆی بێدەنگ نەبوو، هەڕەشەیەکی ڕژدیش بوو بۆ باس. زۆر جارە ملیشیەکان و هاوپەیمانەکان و نەتەوەیەگرتوەکان بۆ گرفتە گەورەکانی عێراق پەنایان بردووە بۆ مەرجەعی باڵای شیعە سیستانی. سیستانی شوێنگەیەکی هەیە کە سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان داوا دەکا بیبین و وێنەیەکی لەگەڵدا بگرن. ئەو کە پامێک دەنێرت بۆیان نەتەوەیەگرتوەکان زمانی بەیاننامەکان دەگۆڕن. هەموو ئەو هۆکارانە وای کردو کە سیستانی خومێنیی تر نەبێت لە عێراق. لەبەرەوەی ئەو نایەوێت وابێت، بەڵام ئەگەر ئەو سبەینێ هەشتێکی بوێت دەیکات. سەرباری ئەوەی جیهادی ژێکێکە لە ئەرکەکانی ئیسلام، بەڵام مەرجەعیەتی شیعە زیاد لە 100 ساڵە ئەم فتوایی دەرنەکردووە. لە ساڵی 1940ەوە تا ئێستا کە شیعە هیچ فتوایەکی لەبارەی جیهادیەوە نەدراوە، لە ڕاستیدا من کە ئەوانم بینی پرسیارم لێکردن لەو بارەوە. ئەوان وتیان دوایەمین کەس کە فتوای جیهادی دابێت سەید قەمنی بووە لە ساڵی 1940دا. دوای 100 ساڵ لە 2014دا شتێکی لەو جۆرە هاتە ئاراوە، بەڵام ئەوان وتیان ئەمە فتوای جیهاد نییە، ئەمە جیهادی بەرگریکردنە. کە باز لە عێراق دەکرێت لە ڕووی سیاسی و ئابووری و حتا ئاینیشەوە، ناکرێت باز لە هەژمون و کاریگەری ئێران نەکرێت. لە بەسڕەوە تا هەرێمی کوردستان ئایا مەرجەعی باڵای شیعە لە عێراقدا ئەمە یەکلایی دەکاتەوە یان بارودۆخەکە وەک خۆی بەردەوام دەبێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.